ئەم بارودۆخە کاریگەری لەسەر هەموو ڤەنزوێلیەکان هەبووە، لەسەر هەموو کەسێک. ڕۆژی هێنی بۆ ماوەی 6 سەعات لەسەرەی وەرگرتنی بەنزین بووم و نەشم توانی تانکی ئۆتۆمبیلەکەم پڕ بکەم. ڕۆژی شەمەش بۆ ماوەی 5 سەعات لەسەرەدا بووم، هەر نەمتوانی تانکیەکەم پڕ بکەم چونکە سەرەکە زۆر درێژ بوو. دوێنێش 5 سەعات ڕێک لێرە بووم کە ئێستا لێی وەستاوین. جارێکی دیکەش نەمتوانی پڕی بکەم. با بزانین ئەمڕۆ کەمێ بەختم نابێت چونکە هیچ وێزگەیەکی تایبەتی لێ نییە. چی بڵێم؟ بەڕاستی بارودۆخێکی شڵەژاوە. ¿Cómo te puedo decir? Es caótico esto.